قەیسەری جۆرە بیناکارێک بوو، من وام بزانم لە ناوی قەیسەرەوە هاتووە. قەیسەر وەکو دەڵێن مەلیک پاشا، دەڵێن کۆمار، دەڵێن ئاغا، دیارە هینێک بووە، ینی وەکو لەقەبێک بووە. ئەو ناوەی لێندرایە بەڕاستی ینی لەستان ئەمە لە هەولێرش باسمان دەکرد، نەمان دەزانی ئەوە ئەسڵەکەی چییە. قەیسەریەکان ناویان هەبوو، مەسەلا ئەمە ئێستا لێرە کە ڕاوەستاینە ئەوە ناوی قەیسەری گەورە بوو. قەیسەری گەورە بڵێ، ئەوەی لێرە کۆڵانەکەی دەستە ژۆرە قەیسەرێکی بەلەوە تەسکتر و باریکترە، پێیان گۆ قەیسەری گچکە. دەستوێ دەرێ پێیان دەگۆ قەیسەری خەفافان، خەفافانی پێڵاوفرۆش. لە دووی ئەم قەیسەری پێیان دەگۆ ئۆتراقچیەکان، ئەوە ینی ڕایەخ خەفافەکان پێڵاوفرۆش بوون. ئەوی قەیسەری گچکە بوو. هەمووی ئەوانە ئێواران من باش لە بیر مەچکە ئەو شوێنەی لێرە ئەوستانە لێرە تا ساڵی 1939 لە 29ەوە باوکم هاتووە ئەوەی گرتووە. من هەینی نەبوو بووم لە 29 بە 38 لە گەڕەکی تێراوە هاتوومە ناوژیان. هاتمە لای باوکم لێرە ئەو جێ خوارەوەش لێرەش پاڵم دەداوە، جەیەکە شوێنێک بوو، دوکانی سێمی بوو. یەکەم دوکان ناوی سۆفی ڕەسوول بوو، دووەم دوکان ناوی مەلاتەها بوو. ئەو قەدرەمە بوو دەسوسەر ئەو دوکانی باوکم بوو. تەنیشتی حاجی نووری بوو، پردەیی بوو. ئەوی دوای ئەو حاجی نووریە ناوی عەزرە سۆر بوو، جوو بوو. هەتا ئەو سەری چوارەم دوکان لەو لای داهاتی دوکانی حاجی لەتیف و حاجی تەها ئەوانە قەسابەکان بوون. ئەو بەرە هەموو جوو بوو. لێرەوەش هەتا ئەو سەری هەموو جوو بوون. سوێ ناو قەیسەرەکەی تریش زۆربەیان ینی جووەکان لەنا ئەو ئێواران بەر لە ڕۆژ ئاوا بوون پاشی نوێژە عەسر بە نیو سەعاتێک کارمەندی تایبەتە بوو، داهات دەرگەکەی دادەخست، قوفڵیان دەدا، بەیانیان دەیان کردەوە. شەو وەکو بڵێ بازارەکە هەمووی قەپات بوو، جێیەکە ئەمین بوو، هەمووشی ئەوە نەبوو، خەپەنگ نەبوو، بەداری بوو دەکراوە، دارەچان دەدا بەرێ. ئێرەش یەکەم دوکان پیاوە بوو بە تەنیادا دەنیشت، دوکان نەبوو، ینی وەکو دانیشتن بۆ خۆی کردو، ناوی سولێمان زەردیز بوو. بەبیرمە کرێی ساڵانەی ئەو دوکانە 6 دینار بوو، کەواتە مانجێ ئەوەتی کاتی خۆی لە سیەکان ئەوەیان گرتووە، مانجێ دەهاتە نیو دیناری ئەو کاتی. ڕاستە پارەکە بە قیمەت بوو، بەڵام دیسان ئەو پارە زۆرە نەبوو، بەڵام ئەو دوکانە زۆرانە هەمووی کرێی 6 دینار 6 دینار پارەشی زۆری دەکرد ئەو.